ئایا ئەزانیت ڕێژەی توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن ڕوو لە زیادبوونە پێشتەمەنی 50 ساڵی؟ وەک دەزانین، شێرپەنجەی کۆڵۆن سێم باوترین جۆری شێرپەنجەیە لە جیهاندا کە ساڵانە دەستنیشان دەکرێت. دووەم هۆکاری مردنە بە شێرپەنجە لە هەردوو ڕەگەزی نێر و مێ لە جیهاندا. ڕێژەی توشبوون لەو کەسانەی سەرووی 50 ساڵن ڕوو لە کەمبوونە، بەڵام بە پێچەوانەوە لە کەسانی خوار 50 ساڵ ساڵانە بەڕێژەی لە 125 ڕوو لە زیادبوونە. بە پێی توێژینەوەی کە لەلایەن سەر CRC ڕیجیستری ئەنجامدراوە، توێژەرەوان پێیان وایە تا ساڵی 2030 ڕێژەی توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن بەڕێژەی لە 90 زیاد دەکات لەو کەسانەی تەمەنیان لە نێوان 20 بۆ 34 ساڵیدایە. تا ئێستا هۆکارە سەرەکیەکەی نەزانراوە. ئەو هۆکارانەی ئەگەری توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن زیاد دەکەن ئەمانن: یەکەم، هۆکاری بۆ ماوەی بەڕێژەی لە 5 بۆ 6. دووەم، زۆر خواردنی گۆشتی سوور و خواردنە ئامادەکراوەکان. سێم، جگەرەکێشان. چوارەم، ئەنجام نەدانی وەرزش و کێشزۆری. پێنجەم، لەو کەسانەی پێشتر توش بوون بە شێرپەنجەی هێلکەدان و منداڵدان. شەشەم، هەوکردنی ڕێخۆڵە. چۆن ئەگەری توشبوونمان بە شێرپەنجەی کۆڵۆن کەم بکەینەوە؟ 1. ئەنجامدانی وەرزش و دابەزاندنی کێشی لەش. 2. زیادکردنی خواردنی سەوزە و میوە و نەکێشانی جگەرە. 3. ئەو کەسانی حەبی ئەسپرین دەخۆن بۆ هۆکاری نەخۆشی ئەگەری توشبوونیان کەم دەبێتەوە. 4. ئەنجامدانی پشکنینی پێشوەختە ڕێگەیەکی گرنگە لە ڕێگریکردن و زوو دەستنیشانکردنی شێرپەنجەی کۆڵۆن، ئەویش بە: 1. ئەنجامدانی نازۆر لە ڕێگەی کۆم. 2. پشکنینی پیسایی تایبەت بە شێرپەنجەی کۆڵۆن. گرنگە بزانی جۆر و کات و تەمەنی دیاریکراو پزیشکی پسپۆر دیاری دەکات. دەستنیشانکردنی نەخۆشیەکە لە قۆناغەکانی سەرەتا هۆکارن بۆ چاکبوونەوەی کەسی توش بوو.